بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێت. زۆر خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کەوا خوای پەروەردگار تەمەنی پێداین بۆ ئەوەی بە خزمەتتان بگەینەوە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەی خۆتان، بەرنامەی تشک. خۆشەویستان و ئازیزان، وەک لە ئەڵقەکانی ڕابردوودا باسمان لەوە کرد ئێمە چۆن بتوانین کێشە و گرفتەکانی ڕۆڵە و جگەرگۆشەکانی خۆمان چارەسەر بکەین. خۆشەویستان، لە یەک دوو ئەڵقەی ڕابردوو باسمان لەوە کرد کەوا پێش ئەوەی کێشە و گرفتی ڕۆڵەکانمان چارەسەر بکەین، ئێمە پێویستە وەک دایکان و باوکان کێشە و گرفتەکانی خۆمان چارەسەر بکەین. واتە باوک یان دایک پێش ئەوەی کە بیاوێتن کێشە و گرفت و مشکلەی ڕۆڵەکەی خۆی چارەسەر بکات، زۆر گرنگە سەرەتا کێشە و گرفتەکانی خۆیان چارەسەر بکەن. پێویستە سەرەتا خۆیان بناسن بۆ ئەوەی بزانن کەسایەتیان چ جۆرە کەسایەتیەکە، چونکە منداڵ و ڕۆڵەکان چاولەوان دەکەن. ئەمانە لە ئەڵقەکانی ڕابردوومان شرۆڤەکردن و خاڵمان دانا سەرپیتەکان. خۆشەویستان، لە ئەڵقەی ئەمڕۆمان و لەو ئەڵقانەی داهاتوو باس لە گرفت و کێشەی منداڵەکان دەکەین. ئەمجارە گرفت کێشە دەین یەکە شەن و کەویان دەکەین. کێشەیەک کە زۆر باوە کە کەم منداڵ هەیە ئەم کێشە و مشکلەی نەبێتن، ئەویشیان بریتیە لە عینادی یاخود ڕقەستوری. ئێمە بتوانین چۆن کێشەی عینادی، گرفتی عینادی، مشکلەی عینادی لای ڕۆڵەکانی خۆمان چارەسەر بکەین. خۆشەویستان، عینادی یاخود وەکو گوتم ڕقەستوری لای منداڵان ڕەفتارێکی سروشتیە، سلوکێکی زۆر ئاساییە. بە تایبەتیش ئەوەی کە من باسی دەکەم لە قۆناغی سەرەتایی منداڵی، بەڵێ لە قۆناغی سەرەتاییدا بە تایبەتی لە تەمەنی 2 ساڵی تاکو 6 ساڵی، ئەمەیان زۆر ئاساییە کە منداڵ عیناد بی، چونکە ئەم قۆناغێکە منداڵ دەیەوێت دەربڕین لە سربەخۆیی خۆی بکات، دەیەوێت تعبیر لە سربەخۆیی خۆی بکات و دەیەوێت خۆی ئیسپات بکات، واتە ئیسپات وجودی خۆی بکاتن، هەبوونی خۆی ڕابگەینێتن کەوا منیش هەم. بە شێوازێکی تر منداڵ لەو تەمەنەدا دەیەوێتن پەیامێک ئاراستەی لایەنی پەیوەندیدار بکاتن لە ڕێی عینادیەوە. پەیامەکەش بریتیە لەوەی کەوا من لێرەم، کەوا ئێمە لێرەین، واتە ئێمەش هەین و ئێمەش شوێنمان ئێرەیە. ئەمە پەیامی منداڵانە لە ڕێی عینادیەوە دەیانەوێ بیگەینن. خۆشەویستان، اینجا دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکاران، هەموو منداڵێک بەڕاستی، هەموو منداڵی ئاسایی سروشتی تۆزێک لە عینادیان لەلا هەیە، تۆزێک ڕقەستوریان لەلا هەیە. عیناد وەکو گوتم بەڵگەیە لەسەر پێشکەوتنی دەرونی ئەو منداڵە، یعنی بەڵگەیە لەسەر گەشەی لایەنی دەرونی، لەسەر لایەنی عەقڵی منداڵ کەوا گەشە دەکاتن. واتە کاتێک کە ڕقەستورە عینادا ئەو بزانەکەوە لە ڕووی دەرونیەوە گەشە دەکات، لە ڕووی عەقلیەوە گەشە دەکات. بەڵام وەکو پندێکی عەرەبی هەیە دەڵێ ئەنە الشەیء ئیذا زاد عن حده انقلب إلى ضده. بەڵام هەر شتێک وەکو کوردەواری خۆشمان دەڵێ هەموو شت بە خوێش بە معنام. کەواتە منداڵ ئاساییە ڕقەستور بێ، بەڵام کاتێک کە لە سنووری خۆی دەرەچێتن، ئەمە ئەم ڕەفتارە، ئەم سلوکەی منداڵ کاتێک ئەم ڕقەستوریە کە لە سنووری خۆی دەرچوو، لە حەدی خۆی زیاد بوو، ئەمە ئەم کاتە دەبێتە گرفتێک، دەبێتە مشکلەیەک، بەڵێ دەبێتە مشکلە و گرفت و ئاریشەیەکی ڕەفتاری و سلوکی کە پێویستی بە چارەسەرکردن هەیە، پێویستە چارەسەر بکرێتن.
بۆیە عیناد خۆشەویستان ڕقەستوری ڕەفتار و سلوکێکی وەرگیراوە وەکو دەڵێن مکتەسەبە ئینسان لە کەسێکەوە فێر دەبێت و وەری دەگرێتن واتە بە شێوازێکی تر گەربیڵێم ئەم سلوکە سلوکێکی فطری نییە کە منداڵ هەر لەگەڵ لەدایکبوونیەوە ئەم سلوکەی هەبێ یاخود ویراثی بێت و لە ڕووی ویراثیەوە لە دایکان و باوکانیەوە گرت بێتەوە بۆ ماوەی بێتن نەخێر ئەم ڕەفتارە نە بۆ ماوەیە نەفیطریە بەڵکو وەکو گوتم مکتەسەبە و وەرگیراوە بۆیە ئێمە گوێمان لە منداڵێک نەبووە لە کاتی لەدایکبوونیدا بڵێتە دکتۆر من نامە دەرەوە لە زوجی دایکمدا کە شتی وا گوێ لێ بووە کەس بیستویەتی کە منداڵ پاش لەدایکبوونی بڵێ وەڵام من ناچمەوە ماڵی خۆم عیناد بیگرێتن خۆشەویستان ئەوە ئێمەین کە ئێمە منداڵی عیناد دروست دەکەین واتە ئێمەین کەوە بە کەسایەتی خۆمان بە شخصیاتی خۆمان بە شێواز و ئوسلوبی پەروەردەی خۆمان منداڵی عیناد دروست دەکەین ئێمەین کە منداڵی عیناد دروست دەکەین ئەگەنا منداڵ لە دایکبوونیەوە کاتێک کە لەدایک دەبێتن وەکو گوتم نە سلوکەکە نە بۆ ماوەیە لە ڕووی ویراثیەوە بۆی مابێتەوە نەفطریە کەواتە مکتەسەبە و لە چێ وەریەگرێ لە کەسایەتی دایک و باوچی یان لە شێوازی پەروەردەیان وەریەگرێتن کەواتە فهذه بضاعتنا ردت إلينا ئەمە ئەو کاڵایە ئێمەیە کە بۆمان جارێکی تر گەڕاوەتەوە خۆشەویستان بۆیە ئێمە دەتوانین خۆشەویستان من دەڵێم چونکە ئەو منداڵە کە لە دایک بوو ئاوا نەبوو لە پەروەردەی شێوازی پەروەردەی ئێمە یاخود لە کەسایەتی ئێمە فێرە عیناد بووە کەواتە هەر ئێمەشین دەتوانین ئەم منداڵە بەڕاهێنان و بە شێوازی پەروەردەی خۆمان دەتوانین وای لێ بکەین کە بیکەینە ڕۆڵەیەکی گوێڕایەڵ عینادیەکەی لەلا نەهێڵین چاچی بکەین پەروەردەی بکەین پاچی بکەینەوە لەو ڕەوشت و سلوکە خراپەی کە هەیەی خۆشەویستان بەڵام لە بیرمان نەچێ هەر چەند بمانەوێتن ئێمە ناتوانین واتە چەندی هەوڵیش بدەین چەندە بەهێز و بەتوانابین چەندە شێوازی پەروەردەمان بەهێز بێ ناتوانین بە یەکجاری ئەم عینادە لە لای منداڵ نەهێڵین واتە ئێمە دەکرێت چارەسەری بکەین عیناد بەڵام ناکرێت بە یەکجاریش بنە بڕیکەین و نەیهێڵین چونکە ئەمە ئامانجێکە کەس پێی ناگاتن خۆشەویستان کەواتە دەکرێت بڵێن خەون و خەیاڵێکە تحقیق نابێتن نایەتە وجود تۆ بڵێ منداڵەکەم بە یەکجاری عینادی نەمێنێتن چونکە بە شێوازێکی سادەتر با پێتان بڵێم عینادی خۆشەویستان ڕقەستوری لای منداڵ بەشێکە لە گەشەکردنی دەرونی منداڵ یاخود بڵێن بەشێکی ئاساییە لە تەکوین و دروستبوونی دەرونی لایەنی منداڵ خۆشەویستان و ئەوەی کە بیەوێتن ئەم سلوک و ڕەفتارە بە یەکجاری نەیهێڵێتن بەسەری دازاڵ بێ و عیناد لە لای منداڵ نەمێنێتن ئەو وەکو ئەوە کە تۆ کەسایەتی منداڵت بە یەکجاری لە ناو بردبێتن و ناکرێ بە یەکجاری لە ناو برێتن بەڵام خۆشەویستان وەکو گوتم ئێمە هەوڵ دەدەین منداڵ چ لێ بکەین ڕای بێنین پەروەردەی بکەین عینادەکەی دەکرێ ئێمە ئەفکارەکانی بیر و بۆچوونەکانی زەبط بکەین زەبتی کەین کۆنتڕۆڵی کەین هەڵچوونەکانی کۆنتڕۆڵ بکەین دەکرێت ڕەفتارەکانی ئێمە پەروەردەی بکەین و ڕای بێنین بەڵام بە یەکجاری ناتوانین خۆشەویستان بۆ ئەوەی ئەم نمونەیە یاخود ئەمەی کە دەڵێم زیاتر ڕوون بێتن نمونەیەکتان بۆ دێنمەوە ئێستا یەکێک لە ئێوە دایکان و باوکانی بەڕێز کەسێک دەکرێت لەگەڵ سیارەیەک لەگەڵ تەکسیەک سوار بووە واتە کەسێک لەگەڵ ئۆتۆمبیلێک لەگەڵ تەکسیەک سوار دەبێتن ئەم سیارەی کە تۆ لەگەڵی سوار بووی سایقەکەی ئەوەندە بە خێراییەکی سەرشێتانە سیارەکە لێ دەخوڕێ کە خەریکە خۆشی و تۆش بە هیلاک بەرێتن
یاخود بە شێوازێکی تر بڵێم ئەو سیارەی کە تۆ لەگەڵی سوار بووی لەوانەیە ئەوەندە هێواش بڕوات وەکو ڕۆیشتنی کیسەڵ ئەوەندە بە هێواشی دەڕواتن. ئایا شتێکی ئاساییە ئێمە خۆشەویستان بە ئەم سیارە لە خۆمان بکەین لە هەردوو حاڵەتەکەدا چ کە سیارەکە زۆر بە خێرایی دەڕوات چ ئەوەی کە زۆر بە هێواشی دەڕواتن؟ دەکرێت ئێمە چونکە ساقەکە زۆر بە خێرایی دەڕوا بڵێن سیارەکە هەڕاگرە و مەڕۆ، یاخود زۆر بە هێواشی دەڕوا بڵێن ڕاوەستە و تەواو مەڕۆ دابەزین؟ نا، بەڵکو من بێگومانم لەوەی کەوا وەڵامی مەنطقی ئەوەیە ئێمە زەبتی خێراییەکەی بکەین، ئەوەی کە زۆر خێرایە چ زۆر خێرایە چ زۆر هێواشە زەبتی کەین، ڕێکی خەین ئەم ڕۆیشتنەیوی ئەم خێراییەوی یاخود ئەم هێواشەی ئەو ڕێک بخرێتن. ئاها بزەبت خۆشەویستان ئەوەی ئێمە مەبەستمانە لە عینادی منداڵ ئەمەیە، دەمانەوێتن زەبتی هەڵچوونەکانی بکەین، دەمانەوێتن ڕێکی خەین، عینادیەکەی ڕێک خەین، دەمانەوێتن ڕەفتارەکانی ڕێک خەین. ئەگەر نا تۆ بتەوێتن بە یەکجاری عیناد لای منداڵ نێڵی ئەمە مەحاڵە، بەڵام دەکرێت ڕێک بخرێتن. اینجا خۆشەویستان ئێستا ئەوە باسمان کرد کە ئاساییە هەموو منداڵێک تا ڕادەیەک عیناد بێتن، بەڵام کە لە حەد دەرچوو لە سنوور دەرچوو ئەمە نەخۆشیە و پێویستی بە چارەسەر هەیە. ئێستا بابزانین منداڵی عیناد چێیە؟ کامە منداڵە کە عینادە کە ئەو نەخۆشیی هەیە؟ کامە منداڵێکی ڕق ئەستور و عینادە؟ خۆشەویستان پێویستە ئێمە لە سەرەتادا ئەمە بزانین و منداڵی عیناد بناسین و شێوازەکانی عیناد بزانین، چەند شێوازی هەیە، چەند جۆری هەیە، هۆکارەکانی بزانین، اینجا ڕێگاکانی چارەسەرکردنیشی بزانین. لە ئەڵلقەی ئەوڕۆدا خۆشەویستان لە ئەڵلقەی ئەمڕۆماندا تەنها پێناسەیەکی منداڵی عینادتان بۆ دەکەین کە چێیە، جۆرەکانتان پێدەناسینین، لە ئەڵلقەی داهاتوو هۆکارەکان و چارەسەرتان بە پشتیوانی خوای پەروەردیگار بۆ باز دەکەین. ئێستا خۆشەویستان منداڵی عیناد منداڵێکە کە هەرچی داخوازی دایک و باوکی هەیە، هەرچی فەرمانی دایک و باوکی هەیە هەوڵ دەدا ڕەتی بکاتەوە، واتە وشەی خۆشەویست و وشەیەک کە زۆر لای ئەو منداڵە مەحبوب و خۆشەویست بێتن بریتە لە وشەی نەخێر، حەز بە وشەی نەخێرەکاتن. منداڵی عیناد منداڵێکە وەڵامی داخوازیەکانی دایک و باوکی ناداتەوە، تا هەمیشە ڕەتی دەکاتەوە و حەزی لە وشەی نەخێرە. بۆ نمونە دایک بە منداڵەکەی دەڵێت ڕۆڵەکەم هەستە لە خەو، منداڵەکە دەڵێت نەخێر. دایک پێی دەڵێت بڕۆ حەمام باسەرت بشۆم، منداڵەکە نەخێر. دایک پێی دەڵێت هەستە بینایی چاوم جگەر گۆشەکەم، بڕۆ دەم و چاوت بشۆم، دەست و چاوت بشۆ، منداڵ نەخێر. نەخێر دایە گیان ناچم. باوک پێی دەڵێت هەستە کوڕەکەم جلەکانی بەرت بگۆڕە، نەخێر بابە. باوک پێی دەڵێت کوڕەکەم وانەکانی خۆت هەستە مراجعەیان بکەوە، پێداچوونەوەیەکیان بۆ بکەم، دەرسەکانت بخوێنە، منداڵ نەخێر. باوک پێی دەڵێ ڕۆڵەکەم فلانشتم بۆ بێنە، منداڵ نەخێر بابەجیان. ئەها ئەمە وشەی نەخێر وشەیەکی خۆشەویستە لای منداڵی عیناد. ئەمە خاڵی یەکەم، منداڵی عیناد ئەها ئەمەیە کە هەمیشە نەخێری لەسەر زمانە. خاڵی یەکەم. خاڵی دووەم، منداڵی عیناد منداڵێکە کە فەرمان و داخوازیەکانی دایک و باوک لەبیر خۆی دەباتەوە، واتە گوێی لە فەرمانەکە دەبێت کە دایکیان باوک پێی دەکاتن، کە پێی دەڵێ فلانشتم بۆ بێنە، فلانشت بکە، ئاوا بکەوەکو گوتمان لە خەو هەستە، بڕۆ حەمام جلەکانت بشۆرە، جلەکانت بگۆڕە، دەرسەکانت بخوێنە، دەیبیسیت، گوێی لێ دەبێت، بەڵام کە ئەنەما گوێی لێ نەبووە،
پشتگوێی دەخات. یعنی فەرمان و داخوازیەکانی دایک و باوک پشتگوێ دەخات کە ئەنەما گوێی لێ نەبووە نەیبیستووە. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێم منداڵی عینات خۆشەویستان بەوە دەناسرێتەوە کە ئەو منداڵە حەز و ئارەزوێکی هەیە، حەز دەکات زاڵ بێت بەسەر هەموو کاروبارەکاندا، حەزی زاڵبوون، حەز و ئارەزووی سەیتەڕەکردن بەسەر کاروبارەکاندا، عینادی دەکات، ڕقەستوری دەکات بۆ ئەوەی زاڵ بێت بەسەر ئەو هەڵوێست و مەوقیفەدا. بۆ نمونە دەگرێت، هاوار دەکات، بە پێیەکانی لە زەوی دەداتن، پێیەکانی لە زەوی دەدات، باز دەدات، یاخود بە شتێک لە شتێک لێ دەدات، یاخود خۆی بە زەویدا دەداتە منداڵەکە، دەگرێت، هاوار دەکات. ئەمانە بۆ چییە؟ بۆ ئەوەی بەسەر ئەو مەوقیفەدا زاڵ بێتن، بۆ ئەوەی دایک و باوک کاتێک کە ئەو شتانە دەکاتن، بۆ ئەوەی ڕای ئەو بچێتە سەر، دایک و باوک دایمەن دڵیان ناسکە بەرامبەر منداڵەکەیان، ڕای منداڵەکە لەو حاڵەکە بینی منداڵەکە دەگریە و خۆی بە زەویدا دەدات و هات و هاوار دەکات و پێیەکانی لە زەوی دەدات و یاخود بە شتێک لە شتێک دەدات و دنیا وێران دەکات بەسەر یەکتریدا، بۆ ئەوەی قسەکەی ئەو بچێتە سەر، بۆ ئەوەی ئەو زاڵ و مسەیتەر بێتن لەو مەوقیف و هەڵوێستەدا. ئەمەشیان نیشانەیەکە لە نیشانەکانی منداڵی عیناد. ئینجا خۆشەویستان، منداڵی عیناد یەک خاڵی چوارەم بەوە دەناسرێتەوە کە گوتمان چییە منداڵی عیناد؟ بەوە دەناسرێتەوە کاتێک کە لەگەڵ کەسێکدا تووشی سیراع دەبێتن، ڕوبەڕووبوونەوە دەبێتن، لەو مەوقیف و هەڵوێستانەدا بەڕاستی زۆر کەیفی خۆش دەبێتن، وەکو دەڵێن دەبوژێتەوە، دەگەشێتەوە. واتە کاتێک کە دەبینی بۆ نمونە دەبینی دایکی عەسەبی بووە زۆر بە هەڵوێست و بە کارەکانی خۆی، بە ڕەفتارەکانی خۆی دایکی خۆی تووڕە کردووە. ئێستا ڕوبەڕووبوونەوەی منداڵەکە بۆ نمونە بڵێ لەگەڵ دایکێتی، سیراعەکە لەگەڵ دایکێتی، لەگەڵ دایکیدا کاتێک کە ڕوبەڕوو بۆتەوە لە ئەنجامی ئەوە دایکی تووڕە بووە، عەسەبی بووە، ئەو دڵی خۆش دەبێت، منداڵەکە دەبوژێتەوە، دەگەشێتەوە بە تووڕەکردنی بەرامبەرەکەی. ئەمەیان سیفاتێکی ترە یاخود خاڵێکی ترە کە منداڵی عیناد پێی دەناسینەوە کە حەز دەکاتن بەرامبەرەکەی تووڕە بکاتن، بە تووڕەبوونی بەرامبەری بە سیراع و چێبەرچێ لەگەڵ بەرامبەرەکەی دەبوژێتەوە و دەگەشێتەوە و کەیفی خۆش دەبێتن. جا خۆشەویستان، منداڵی عیناد منداڵێکە بەڕاستی بەوە دەناسرێتەوە، خاڵی پێنجەم و کۆتایی، کە ماڵەوە دەکاتە گۆڕەپانێک بۆ شەڕێکی دەرونی. ئەو ماڵەوەی کردیتە گۆڕەپان و مەیدانی جەنگێکی دەرونی. کەنجێ هودنە ڕوو ئەداتن ئەم جەنگە کۆتایی پێدێتن لە ماڵەوە، هەمیشە جەنگێکی دەرونی، جەنگێکی سارد لە گۆڕەیە. بەڵام کەی کۆتایی پێدێ ئەم جەنگە لە ماڵەوە؟ کاتێک کە منداڵەکە دەخەویت، کە خەوت هودنە ڕادەگەیندرێت تەواو. بەڵام کە بەخەبەرە تەواو شەڕێکی دەرونی، جەنگێکی دەرونی دەستی پێکردووە. ئەمە منداڵی عیناد ئابەم خاڵانە خۆشەویستان دەناسرێتەوە. ئێستا بزانین کەوا خۆشەویستان شکل و شێواز و جۆرەکانی عیناد چەند جۆری هەیە. بێگومان جۆرەکانی عیناد چەند جۆرێکن. جۆرێک لەوانە ئەوەیە منداڵی عیناد حەز دەکات بەردەوام فەرمان و داخوازیەکانی دایک و باوکی جۆرێکیانە، ئەمە جۆرێکیانە موماتەڵە پێدەکا بە واتە پشتگوێیە خاتن. کاتێک کە باوک دایک کارێکی پێدەسپێرن یاخود فەرمانی شتێکی پێدەکەن، دوای دەخات پاشان جێبەجێی دەکاتن. واتە کاتێک کە داوای لێ دەکرێتن تاخیری دەکاتن، بەڵام لەژێر کاتێک کە دایکیان باوک زۆر سوورە لەسەر ئەوەی کە جێبەجێی بکە، دواتر جێبەجێی دەکاتن. واتە
لەبەر سووربوونی دایک و باوک ئەگەرنا مماطەڵەی پێدەکات پشتگوێی دەخات تاخیری دەکاتن بۆ نمونە لەوانەیە یعنی ئەم احتیمالاتانە ڕوو بدەن یعنی بۆ ئەو منداڵە ئەو کارە تاخیر دەکاتن بۆ تاخیری دەکات وەکو گوتم پشتگوێی دەخات بەڵکە یەکێک لەم خاڵانە ڕوو بدات پاشان جێبەجێ دەکات بۆ ئەوەی ئەمە بۆ ئەوە کارەکە پشتگوێ دەخاتن بۆ ئەوەی بەڵکە دایک یان باوک ئەوەی کە داوایان لەو کردیە ئەوان بەخۆی پێی هەڵبستن بەخۆ هەڵبستن کارەکە بکەن بۆ ئەوە داخیری دەکات یاخود بەڵکە دایک یان باوک ڕای خۆیان بگۆڕن ئەها دایک یان باوک فەرمانێکی پێ دەکەن دەڵێن بیکە پشتگوێی دەخات تاخیری دەکات دوایە جێبەجێ دەکات بۆ کە بەڵکە ڕای خۆیان بگۆڕن بەڵکە بە خۆیان پێی هەڵبستن کارەکە بکەن بەڵکە باوک یان دایک ئەو کارەی کە داوایان لەو کردێ لە بیری بکەن یاخود بەڵکە ئەو کارە دایک و باوک داوا لە برایەکی وی یا خوشکێکی ئەو بکەن و بەو کارەکە بسپێرن ئەمە جۆرێکی عیناد ئەبم جۆرەیە جۆرێکی ترمان هەیە منداڵی عیناد ئەمە شێوازێکی تریانە پشتگوێی دەخات و جێبەجێشی ناکاتن واتە فەرمانەکانی دایک و باوک تاخیر دەکاتن کاتێک کە دەزانی دایک عەسەبی بووە تووڕە بووە دەزانێت ئەو دایک بەخۆی هەڵدەستێتن کارەکە دەکات و ئەلمهم ئەو لە کۆتاییدا کارەکە جێبەجێ ناکە کە دایک یان باوک داوایان لێ کردووە شێوازێکی تری عینادمان هەیە خۆشەویستان ئەویش ئەوەیە بە غێر مباشر بە ناڕاستەوخۆ ڕەتی داواکەی دایک و باوکی دەکاتەوە پاشان جێبەجێ دەکات بە غێر مباشری بۆ نمونە کاتێک دایک یان باوک داوای لێ دەکەن کارێک کاتن ئەویش یەکسەر دەڵێ بۆ من بۆ تەنها داوا لە من دەکەن من ئەو کارە بکەم ماناکرێتن ئەم داوای بۆ لە داوا لە براکەم ناکەن بۆ ئەو جێبەجێ نەکاتن یاخود لەو ماڵەدا کەسی تری لێ نییە من نەبم ئەمە بە ناڕاستە و خۆی پەیامێکە بە دایک و باوک کە ڕەتی دەکاتەوە کە نایکە بەڵام دوایش بە ڕووگرژی و بە ناخۆشی هەڵستی کارەکە جێبەجێەکە ئەمەش جۆرێکی عینادە جۆرێکی ترمان هەیە پشتگوێی دەخا وە جێبەجێشی ناکاتن ئەوەی پێشووتر گوتمان مماطەڵەی پێدەکرد جێبەجێ ناکرد بەڵام ئەمەیان پشتگوێی دەخات ئەمەشیان بۆ نمونە منداڵ لەو حاڵەتەدا وا لە خۆی دەکات واتە خۆی وا پیشان دەداتن کە گوێی لێ نەبووە نەیبیستووە ئەو فەرمانەی کە دایک و بە ئەوەی پێشووتر جیاوازەکەی ئەوەیە ئەو دەیبیست بەڵام دوای دەخست جێبەجێشی ناکرد تا دایکی عەسەبی کرد بەڵام ئەوە وا لە خۆی دەکات کە ئەنەما گوێی لێ نەبووە منەی بیستووە کە دایک و باوک فەرمانیان وەڵام من گوێم لێ نەوە نەمبیستێ کەی داواتان لە من کردکە و کارە بکەم ئەها لەبیر خۆی دەباتەوە اینجا جێبەجێشیان ناکەم خۆشەویستان خاڵی کۆتایی جۆری کۆتایی کە لە هەموو جۆرەکانیان خراپترە جۆرەکانی عیناد ئەویش ئەوەیە کە بەڕاستەوخۆیی بڵێت ئەو کارە ناکەم ڕەتی بکاتەوە وە جێبەجێشی نەکاتن ئەمەیان زۆر مەترسیدارە ئەم جۆرە عینادە زۆر مەترسیدارە کاتێک بە منداڵەکە بە ڕاستەوخۆ زۆر بە سەریحی بە دایک و باوکی بڵێتن ئەو فەرمانی ئێوە جێبەجێ ناکەم کە کارێکی پێ ئەسپێرن یا داوای شتێکی لێ دەکەن بڵێ نایکەم و جێبەجێشی نەکاتن هەرموو بەڕی ڕێکی هەویتن هەر هۆکارێکەوی کە بڵێ ماندوم بێتاقەتم یاخود مەشغوڵم ئەمانە موبەڕیر نین و ئەمانە هۆکار نین مەقبول نین ئەم خاڵەوەکو گوتم ئەم جۆرە عینادێکی زۆر ترسناکە جۆرە خێریان خۆشەویستان لە ئەڵقەی داهاتوو بە پشتیوانی خوای پەروەردیگار باس لە هۆکارەکانی عیناد دەکەن منداڵ بۆ عیناد دەبێتن بۆ ڕق ئەستوری دەیگرێت و چارەسەریشی چیە و چۆن بتوانین چارەسەری ئەم عینادە بکەین لێرەدا ناچارین ئەم ڕۆژماڵ ئاوایتان لێ بکەین کات زیاتر دەرفەتمان پێنادا و ناچارین کۆتایی باڵقەی ئەمڕۆمان بێنین تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی تر لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبینەوە لای ئێوەمان خۆش ماڵتان ئاوا هەمیشە شاد و بەختەوەر و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه